خۆشەویستان ئەو پەیمان و بەڵێنەی دامانە نەخۆشە ئاژارەکان گوتمان 30 عەمەلیاتی بەردی زەرداوی دەکەین بە سەڵاوات لە میهرەبانی ئەوە 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 هەتا 30 عەمەلیات 30 نەشتەرگەری کرا لە نەخۆشخانەی میهرەبانی بە پشتیوانی خوای گەورە کۆتایی هات 10 محەڕەم میهرەبانی بەردەوام لە خزمەت خێرخۆشیە دەرێن بنون بێخەم ئەوانەی پشتی خێریان کردی لە میهرەبانی لێرە یارمەتی نەخۆش ئاژارەکان دەدەن. وەرە ڕۆمان نووسەکان وەرن بزانن چەند ڕۆمانم هەیە باسی چیانتان لەبۆ بکەم. ئەو ئافرەتەی عەڵقەچی هەبوو هات گوتی دکتۆر بیستیتم عەمەلیاتی دەکەی بەخێر چەندین ساڵ ئازارم هەیە پارەم نەبوو عەمەلیاتی بکەم. هاتە میهرەبانی لۆمان کرد. چەندین کەس دەست بە دوعا گوتیان ڕەبی خوا خێریە و کەسانە بنووسی کە خستەخانەی میهرەبانیان دروست کرد. خوا خێریە و کوردانی خارج بنووسی کە هاتن پشتی خێریان کڕی. ئەدی ئەوانەی پاراندا جیازمان کڕی میهرەبانی هەمووانە لە بۆ هەمووانە. ئەوانە نازانم ساحێبەکان چ حیزبەکە چ دینەکە بەڵام مرۆڤ بە مرۆڤ خوای گەورەش دەرێتن ئەوەی ژیانی دەبەخشیتەوە بە یەک کەسی کە ئەنەو هەموو سەرزەوی نەجات دادێتن. لێ میهرەبانی دروشمی هەمووانە لە بۆ هەمووانە و بەردەوامین لە هەموو مەراسیمەکی ئایینی میهرەبانی دەرکەی خێری کردیتەوە. لێرەوە سوپاسی بێپایانم لە بۆ دکتۆر عەبدوڵڵای موخەدیر کە ئەو هەموو بەنجەیدا یەک دیرهەمی وەرنەگرت. سوپاس لە بۆ تیمی نەشتەرگەری کە مەجموعەک دکتۆری دڵسۆز لە بۆ میهرەبانی گوتیان دەستمان لە ناو دەستت وەکو دکتۆر کاوە دکتۆر سەعەد دکتۆر شاد هاتن گوتیان ئەمەش دەمانەوێتن بەشدار بین لەو خێرەی دکتۆر دلێر هەموومان پێکەوە لەگەر ستافی جەڕاح ستافی موساعید موخەدیر پۆرتەرەکانمان وەکو پەپولەی دەسوورانەوە لە ناو ساڵی عەمەلیات دڵخۆش بوون ئازاری خەڵکیمان لادەدا چونکە ئێرە بە دکتۆر و بە کارمان منداڵە هەژارەکانن کەونە هەژارەکانی لۆیەکە لادانی ئازاری خەڵکی دڵمان زۆر خۆشتر دەکاتن. میهرەبانی بەردەوامە بمینێن تا مەراسیمەکی ئایندەدا دێ عیدەکان دەزان یانی چی یعنی دووبارە دەبیتەوە هەتا دنیایە فەقیر و نەخۆشی شەر دەمینێن عمریشمان خلاص دەبی نەخۆش خلاص نابی بەڵام موهیممە هەتا عمرمان خلاص دەبی خێری لەو نەعانە زۆر بکەین. خوای گەورە خێری هەموو مروچکە بەشدارن ئەوانەی کە دوایەش دێن هەر بەشدار دەبن پشتی خێری بەرز دەکەنەوە چەند پشتی خێریمان زیاتر بی خێری گەورەتر و چاکتر دەکەین. بەردەوام لە پێناو خۆشگوزەرانی و خۆشبەختی قیامەتی خۆمان ژیانمان تەرخان دەکەین دەرێن دەبێتن سەڵاواتان لێبێت. میهرەبانی دڵسۆزی و لێزانی